بەپێی ئامارەکان لە دوو ڕۆژی جەژنی ڕەمەزاندا سەر ڕای قەدەقەی هاتوچۆ زیاتر لە 50,000 گەشتیار لە ناوەڕاست و خاروی عراق ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە. لەم ڕێژەیە هاوینە هەواری دوکان پشکی شێری بەرکەوتووە. گەشتیاران دەڵێن هاوینە هەوارەکانی کوردستان دڵگیرن، بەڵام پێویستیان بە ئاوردانەوە و خزمەتی زیاتر هەیە. خۆش بەڵام وەک جارە نەماوە بووە چۆڵی پێوە دیارە بەتەمای تا گوشور لێرە بینی شەڵا بڕینەوە چکە کەرکک شتێکی وای بۆ نەکراوە جێگایکی نییە بۆ گەنجان و بۆ ینی خێزانش جێگای کەمە بەڵام ینی بۆ هەموو کەسی نەکراوە جێگاکانی لای کە بران تۆزەگەوتە بووە لەگەڵ چۆڵ بوو ینی زۆر هەست بە چۆڵەیەکی تەیە وەکو جاران نەماوە جاران ناتی قەڵەباڵغ بوو جويكي خوش يا ابو. والله الحمد لله كلش حلوه الحمد لله. احنا جينا من الكركوك هنا جينا على السياحه فمكان حلو راقي وناسه حلوين وان شاء الله تفرقه ماكو يعني كلنا اخوه ان شاء الله. مكان سياحي حلوه. ازاي او بيسانا بلام او بيسانا شيء كاتو حكومتنا كاتو منك هم تو كاتو او كسانا كاتو ديتو بيرا. يعني گەشتیار خۆشی اهتمام بە شوێنە گەشتیاریەکان نایە؟ اهتمام خۆشە ئەم منزەرە زانیت چۆنە ئەگەر بەڵام پیاوێ مەسەڵەن هەفتەیە کاملی شەکاتەوە یەک ڕۆژ بێ ئێرە سترەسەکە هەموو فرەیەدا ئێرە باشە بەڵام من دێم ئەو خەڵکانە دێتەوە ئەو بۆ پیسیەکەی مەسەڵەن منیستە مەلەوانیم گەڕەکە بکەمەوە لەوێ بوتڵی لێیە بوتڵ بیبسی بێ بوتڵ کحول بێ ئەو پیسانە بۆ فرێدەتەوە بەڵام ئەو کابینانەش سەڵی لێ سەڵ و خۆڵی لێ بەڵی نەمبین بە بەراورد بە ساڵانی پێشوو یەکەم ڕۆژی جەژن هیچ کەسێک نەبوو بەڵام ئیم ساڵ دوێنێ یەکەم ڕۆژ بوو دوێنش گەشتارێکی زۆر ڕووکرد بۆ ئێرە ئەو سعرەی کە گەشت و گوزار بۆی داناوین ئەو سعرەژ ناکات گەشت و گوزار بۆی دیاری کردوین 24 ساعت 6,000 وەرگین بەڵام نایکە ئێمە بەکەمتری بەڕێبەتی گەشت و گوزاری سلێمانی دەڵێت هیچ بودجەیەکیان لەبەر دەستدا نەبووە بۆ ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز و هاتنی گەشتیاران بەڵام لیژنەکانیان چاودێری هاوینە هەوار و هۆتێل و میوانخانە و شوێنە گەشتیاریەکان دەکەن. دیارە لە 11 ئەم مانگەوە دوو ڕۆژ پێش هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز نزیکەی 50,000 گەشتیار ڕوان کردوتە شاری سلێمانی زۆرینەی شوێنەکانی حەوانەوە پڕبوونەتەوە لە گەشتیار ئەتوانم بڵێم چەند ڕۆژێکی تر هیچ شوێنێکی مانەوەی حەوانەوە نامێن لە شاری سلێمانی بەهۆی زۆری ڕێژەی گەشتیارانەوە قەزاکانی دەوروبەری خۆمان گەشتارێکی بەرچاو ڕویان تێکردەوە بە تایبەت لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە قەزای دوکان یەکێکە لە قەرەباڵغترین قەزاکان کە زۆرینەی کابینەکانی حەوانەوە تێدا پڕبوونەتەوە بەهۆی نەبوونی بودجەی پێویستەوە نەماتوانیەوە ئامادەکاری پێویستکەین تایبەت بە جەژنی ئەم ساڵ هەندێک ئامادەکاری ئاسایی کراوە لە نمونەی بڵاوکردنەوەی ڕێبەری گەشتیاری نامیلکە بروشور ئەو بابەتانی کە پەیوەندیدارە بە دۆزینەوەی شوێنەکان لای گەشتیاران وە لە لایەکی تریشەوە لیژنەکانی بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری سلێمانی پشکنینەکانی خۆیان لەم چەند ڕۆژەدا چڕ دەکەنەوە بە تایبەتەوەی کە پەیوەندیدار بێ بە چاودێریەکان بە ڕێنمایە تەندروستیەکان و ڕێنمایەکانی نرخ بە تایبەت. ڕێژەی گەشتیاران بەراورد بە 2 ساڵی ڕابردوو ڕووی لە هەڵکشان کردووە بە تایبەت لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق بەڵام بەهۆی پشتگوێخستنی کەرتی گەشتیاری لەلایەن وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و خودی حکوومەتەوە وای کردووە گەشتیاران لە شوێنە گەشتیاریەکان ڕازی نەبن. ئەگەر حکوومەت کاری باشتری بۆ ناوچە گەشتیاریەکان بکردایە ژمارەی گەشتیار لە ناوخۆ و دەرەوەی هەرێم لە ئێستادا زیاتر دەبوو لە کاتێکدا کەرتی گەشتیاری دەتواندرا وەکو سەرچاوەیەکی گرنگی دارایی سوودی لێ ببیندرێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.